تۆڵەکردنەوەی کچێک لە خۆشەویستەکەی بۆ هۆی گیان لە دەستدانی 46 کەس. تۆڵەکردنەوەی کچێکی تایوانی لە خۆشەویستەکەی بە گومانی ناپاکی کوژران و برینداربوونی 87 کەسی لێکەوتەوە. دوای تێپەڕبوونی نزیکەی 8 مانگ بەسەر ڕووداوی ئاگرکەوتنەوەی باڵەخانەیەک لە باشووری تایوان، دادگای ئەو وڵاتە بڕیاریدا بە سەپاندنی سزای هەتاهەتایی بەسەر هوانگ کیکی تۆمەتباری ڕووداوەکە. دادگا دەڵێت هوانگ لە 14 تشرینی یەکەمی ساڵی 2021دا بە ئەنقەست ئاگری لە یەکێک لە شوقەکانی ئەو باڵەخانەیە کردووەتەوە و دواتر ئاگرەکە بۆ 13 قاتی باڵەخانەکە تەشەنەی سندووە. بەهۆیشەوە 46 کەس گیانیان لەدەستداوە، 41 کەسی تریش کە نیشتەجێی باڵەخانەکە بوون بریندار بوون. هۆنگ لە بەردەم دادوەردا ئاماژەی بەوە کردووە کە بەهۆی گومانی ناپاکی لەلایەن خۆشەویستەکەیەوە ئاگری لە شوقەکەی بەرداوە. هوانگێکی دەژڵێت بە ئەنقەست ئاگرم لەسەر یەکێک لە کورسیەکانی شوقەی خۆشەویستەکەم کردەوە و بەجێم هێشت.